کورد لە کوێی ڕێکەوتنامەی ئاشتیدایە و ئیسرائیل بۆ وا دەکات بۆ یەکەم جار لەڤار بینەری وردەکاریەکانی پشتەوەی پەردەبن. ڕێکەوتنامەی ئاشتی چییە؟ ڕێکەوتنامەی ئاشتی سەرەتای ساڵی 2015 لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانی پلانی بۆ داڕەژرا. سەرپەرشتیکردنی ئەو ڕێکەوتنامەیەش ئیسرائیل سەرپەرشتی دەکات. بۆ جێبەجێکردنی تەواوی پرۆژەکە ئەو ڕێکەوتنامەیە دەبێتە شوێنگرەوەی ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ. ناوەڕۆکی ڕێکەوتنامەی ئاشتی چۆنە؟ ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ڕێگای ئیسرائیل وڵاتانی عەرەبی ناچار دەکەن دەبێت بچنە ناو ئەو ڕێکەوتنامەیە. ناوەڕۆکی ڕێکەوتنامەکەش ئامانجی دروستکردنی هێزێکی هاوپەیمانیە لە شێوەی ناتۆ. هەر وڵاتێک کە ئەندام دەبێت لەو هاوپەیمانیە ڕاستەوخۆ لە ڕێگای ئیسرائیل ئاسمانی پارێزراو دەبێت. ئیسرائیل بەرپرس دەبێت لە پاراستنی ئەندامانی ئەو هاوپەیمانیە کە لەلایەن هەر وڵاتێکەوە دەستدرێژیان بکرێتە سەر. هەر 22 دەوڵەتی عەرەبی ئاگادار کرانەوە کە دەبێت لەگەڵ ئیسرائیل دابنیشن و ئامادە بن بچنە ناو ئەو ڕێکەوتنامەیە. ئەو وڵاتانی بە ئاشکرا ئێستا پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل هەیە و دوای ڕوخانی بەشار ئەسەد زۆربەی ئەوانی تریش بەنهێنی پەیوەندیان بە ئیسرائیلەوە کردووە کە کۆتا وڵات عێراق بوو. لە ماوەی ڕابردوودا زیاتر لە جارێک لە ئیمارات دانیشتنیان کردووە. کێ ڕێگرە لە بەردەم ئەو ڕێکەوتنامەیە بۆ جێبەجێکردنی بۆ دروستکردنی ئەو هاوپەیمانیە کە تاوەکو ئێستا دیار نییە ئاخۆ وەک سایکس-بیکۆ بۆ ماوەی چەند ساڵ دەبێت ڕێگری سەرەکی بەردەمی ئیسرائیل هەردوو وڵاتی تورکیا و ئێران. تورکیا و ئێران لە سیاسەتی دەرەوەیان خەریکی جێبەجێکردن و دروستکردنەوەی ئیمپراتۆریەتی سەفەوی و عوسمانی بوون کە خۆیان بەخاوەنی ئەو ناوچەیە دەزانن کە پلانی هیلالی شیعی و ئیمپراتۆریەتی عوسمانی نوێیان دانا. لە 2 ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا هیلالی شیعی بە تەواوی کۆتایی هاتوو ئێستا لەسەری خاوەنەکەی دەدرێت. دوای کۆتایی پێهێنانی فراوانخوازی ئێران لێدان دەبێت لە پەلهاویشتنی تورکیا لە ناوچەکە و تا گۆڕانکاری لە ناو خودی تورکیا. اینجا بە تەواوی ڕێگریەکانی بەردەمی ڕێکەوتنامەی ئاشتی خاوێن دەبێتەوە. کورد لە کوێی ئەو ڕێکەوتنامەیە دەبێت؟ دوای ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ کورد بە تەواوی دابەشکرا و هیچ مافێکی پێنەدرا. بەڵام بەر لە کۆتایی نزیکبوونەوەی ئەو ڕێکەوتنە کورد لە باشوور و ڕۆژئاوا تا ڕادەیەکی باش گەیشت بە مافەکانی. بەڵام لە ئێستادا هیچ بەرچاوڕوونیەک نییە ئاخۆ کورد لەو ڕێکەوتنامەی ئاشتی دەکەوێتە کوێی ڕێکەوتنەکان. ئایا دەبێتە دەوڵەت یان ئەوەی هەیە وەک خۆی دەمێنێتەوە و یاخود دەگەڕێتەوە بۆ سەردەمی ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ؟ ئایا کۆمەڵگەی کورد مافی ئەوەی هەیە پرسیار بکات ئاخۆ سەرکردەکانی باشوور هیچ ئامادەکاریەکیان کردووە بۆ ئەو گۆڕانکاریە خێرایانە و کە چارەنووسی کورد چی بەسەردێت؟ ژووری توێژینەوە و زانیاری ڤار.